لە ساحەیەکە وەستاون مەسئولی حیزبەکە لەو سەرەوە ملیۆنێک کەس لە خوارەوە وەستاوە لەناو ئەو ملیۆنە کەسە ئەم هەڵە بەزێ کێ ئەوە بینێ کێ ئەوە بینێ سەرکە سبحان الله مرۆڤ چەند ضعیفە. وقل الحمد لله الذي لم يتخذ ولدا ولم يكن له شريك في الملك ولم يكن له ولي من الذل وكبره تكبيرا. وكبره تكبيرا يعني عظمه تعظيما. خوای تعالی فەرمێ قل الحمد لله بڵێ سواز بۆ خوا کە زاتێک کە کوڕی بۆ خۆی دانەناوە ڕۆڵەی بۆ خۆی دانەناوە و هیچ هاوبەش و شەریکێکی نییە لە مڵک و دەسڵاتیە هیچ کەسێ شەریکی نییە هیچ کەسێ ذاتی الله تاکو تەنیایە و لە زەلیلیە یعنی لە بێدەسڵاتیە هیچ کەسێکی نەکردێتەوە وەلی تا یعنی یارمەتی بدات تا دەسڵاتەکەی بەهێزتر بێ یعنی هەموو ئەو دەسڵاتدارانە و پاشانەی دنیا گشتی پێویستی بە یەکێکی تر یارمەتی بدە على الأقل پێویستی بەو حیمایەیە کە هاوبانسەرەوە ئەم کە خەوت ئەو بیپارێزێ بەڵام خوای تعالی پێویستی بەمانە هیچ نییە و بۆیە خوای تعالی فەرمێوە کەبیره تەکبیرا بۆیە هەر ئەو بە گەورە بزانە غەیری ئەو هەمووی بچووکە یعنی ئەوەی کە ئێستا تۆ لەسەرەوەی خۆت مەسئولی دائیرەکەت لەسەرەوەی خۆتە هەر تۆزێ لەسەرەوەی خۆتە سەرەکەی چی ڕێزێکی لێگری ئەگەر سەروتر بێ من خەڵکم بینیوە گاڵتەی بە فشەی بە گەرمیانی وەتەنی لای ئەمە فشەی بە خەڵک بەی ناتۆ بە هەموو شتێکاتەوە بەس یەک مەسئولێکی بچووکی بینیوە ماساوی بەکردەوە کلکە لە قێ و سەلفی لەگەڵ ئاگرتۆ وەکەبیره تەکبیرە وەکەبیره تەکبیرە بۆ غەیری خوا ئەی ذاتی الله کە خاوەنی ئەوانە هەر هەموویەتی ئەو کەسێک کە تۆ ماساوی بۆکەیت و سەلفی لەگەڵ ئاگری تەنها تەوقیعێکی بەدەستە یان بەرزت کاتۆ یان دادگری یان لەوەی ئەویشی بەدەست نەبێ لەوەی ئەوەیشت بۆ نەکە یعنی خەڵکێکی زۆر کە هەڵاقونیە بۆ کاربەدەستێک بۆ مەسئولی حیزبێک بۆ نمونە لە ساحەیەکە وەستاون مەسئولی حیزبەکە لەو سەرەوە ملیۆنێک کەس لە خوارەوە وەستاوە لەناو ئەو ملیۆنە کەسە ئەم هەڵە بەزێ کێ ئەوە بینێ کێ ئەوە بینێ سەرکە سبحان الله مرۆڤ چەند ضعیفە چەند خەڵک بە گەورە ئەزانێ کە لە کاتێکە ئەو خۆی یعنی زۆر بچووکە هەر ئەوە نیە لە چاوخوا دەیخوا ئەزانێت وای لەکوێ ئەیش زانێ لەناو دڵ تا چی ڕۆدا و ئەیش زانێ بیر لە چیەکەیتەوە و لە کاتی تەنگانەکانە بەس پەنا بە ئەوە بی لە کاتی ناڕەحەتیەکانە بەس ئەو پشت و پەناتە واللهی دڵت بەدەستی ئەوە لە دقەیەکە 70 جار لێ ئەدا لای کەمەکەی لە دقەیەکە 70 جار دڵی تۆ لێ ئەدا هەمووی بەینی خوای پەروەردگارە ئەو هەناسە کە دێت و ئەڕوا هەڵێ مژیت و ئەیدەیتەوە هەمووی خوای پەروەردگارە ئیتر بۆ یعنی بۆ لا تکبیره تکبیرا بۆیە الله ئەکبەر خوا گەورەترینە ئەوانەی خواری خوا ڕاستە هەیانە گەورەیە بەهۆی پلەپایەوە بەهۆی هەنێشتەوە بەهۆی تەمەنەوە هەیانەک بەس ئەوانە هیچیان گەورەترین نین بەس الله گەورەترینە